لا شەشەمین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولی ژێر 20 ساڵانی کوردستان و لە کۆمەڵەی شەشەم برایەتی لەسەر یاریگای خۆی پێشوازی لە هەولێر کرد. لا نیوە یەکەم هەردوو تیپ تا ڕادەیەک ئاستیان لە یەک و نزیک بوو. کۆمەڵێک دەرفەتیان لە پێش بوو بۆ ئەوی بربەستی یەکسانی بشکێنن. لە خولەکی چرودوو ئەحمەد ضیا توانی بە گۆڵ یەکەم هەولێر پێش بخات. لا نیوەی دوم سەوز پۆشەکانی خاوەن ماڵ بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە فشارەکانیان سڕ کردەوە. لە خولەکی 55 هەڤاڵ شێرکۆ سەرکەوتوو بوو لە تۆمارکردنی گۆڵ یەکەم یەکسانی بۆ برایەتی. لاوە زەردپۆشەکانی میوان تەواوی هەوڵەکانی خۆیان خستە گەڕ بۆ تۆمارکردنی گۆڵی پێشکەوتن، بەڵام لێی سەرکەوتوو نەبوون. لە هێرشێکی هەڵگەڕاوە و لە خولەکی 88 محەممەد عەباس گۆڵی دوم و پێشکەوتنی بۆ برایەتی تۆمار کرد. لە خولەکی 91 هەمان یاریزان گۆڵی دومی خۆی و سێەمی تیپەکەی تۆمار کرد. یاری هەر بەم ئەنجامەمایەوە و بە سەرکەوتنی برایەتی کۆتایی هات. ئاستێکی زۆر خۆشمە ئینشەڵا بۆ یاریەکانی داهاتوو هەر سەرکەوتوو دەبین بە باڵپشتی ڕاهێنەر و یاریزانەکان توانیمان ڕێمۆنتادا بەسەر هەولێرکەن و ببینەوە. ئینشەڵا بۆ قۆناغی داهاتوو بە دنیایەوە بەسەر دەکەوین. دەستان خۆش بی کە ماندووبوون لەگەڵ ئێمە زۆربەی یاریەکان ئامادەن، دەستخۆشی لە ڕاهێنەرەکەشمان دەکەن کە زۆر لەگەڵمان ماندووە. چوار یاریە لە سەیەک فەوز دەینین، ئەو یاریش دۆڕین سەبارەت بە یاریەکە ئاستێکی تا بڵێ باشمان پێشکەش کرد، بەڵام لە مستەوامان ڕازی نەبووین، دەکرا باشتریش بین. ئەوانش تیپێکی بەهێز بوون، زیاتر فرسەکانمان نەقۆستەوە. حەمدە ئەو ژیاریە سوپاس خوا گەورە دەکەین، ئینشاڵڵا گەمەکانی داهاتوو قەرەبووی دەکەینەوە. بەم ئەنجامە هەولێر بە 4 سەرکەوتن و یەکەم شکست و 12 خاڵ لە پێشەنجی کۆمەڵەکەی مایەوە. برایەتیش بە 9 خاڵ لە خانەی سێممانەوە. لە حوتەمین یاریان پێنجشەممە هەولێر پێشوازی لە هەندرێن دەکات و برایەتیش دەبێتە میوانی سۆران. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.